ئاوات وەک دەزانرێت دوێنێ لە سلێمانی و ئیمڕۆ لە ناوەندی ئیدارەی گەرمیان بەرەی ناڕەزایەتی خەڵک ڕاگەیەنرا و جەنابیشتان یەکێکن لە ئەندامانی ئەو بەرێ. ئامانجی جدیتان چییە لە دامەزراندنی ئەم بەرێ و تا کوێ بەردەوامی بە ناڕەزایەتەکانتان دەدەن؟ سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ بینەرانتان. ڕاستیەکەی پاشەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان ناڕەزاییەکانی گەیشتە ترۆک وە دەسەڵاتدارانی هەرێم بێباک بوون لە وەڵامدانەوەی داوای سەرجەمچین و توێژەکان و کاریانە کرد بۆ چاواشەکردنی کۆمەلگا چالاکوانان و هاوڵاتیانی ناڕازی خەڵکی هەرێمی کوردستان بیریان لەوە کردەوە کە بەرەیەکە بێ لە بەرامبەر ئەوانەی کە دەستیان ناوەتە بینەقاقای خەڵک وە خەریکی دزین و بردننی سەروەت و سامانی خەڵکن و دوێنێ ئەو بەرەیە لە سلێمانی ڕاگەیاندرا کە 19 ئەندام وەکو دەستەی بەڕێوەبردن دیاری کراون و ئەو دەستەیە کراوەیە بۆی نوێنەری سەردەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لەخۆ بگرێ و هەر دوێنێش باز لەوە کرا کە ڕۆژی 27 مانگ یەکەم چالاکی ئەو بەرەیە دەست پێ دەکا کە فشاری مەدەنیە لەسەر. باشە بەڕێز ئاوات چالاکیەکەتان تەنیا سنووری شاری سلێمانی و ئیدارەی گەرمیان دەگرێتەوە یاخود بەتەمان هەموو شار و شارۆچکەکانی باشووری کوردستان چالاکی ئەنجام بدەن لەو ڕۆژەدا؟ ئەوەی کە ئەم بەرەیە جا دەکاتەوە ئەوەیە کە تەنها چین و توێژێک لە تەنها چین و توێژێک تێک نەهاتووە لەسەر ئەم چین و توێژەکان پێکاتوە و لە تەنها یەک زۆنیش نییە لە سەرتاسەری کوردستانە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە هەر لە زاخۆ هەتا خانەخین و هەر وەک جەنابەت لە پێشەکە ئاماژەت پێدا ئەوڕۆ ئێمە لە ئیدارەی گەرمیان بووین ئێمە کۆنتاکت و پەیوەندیمان کردووە لەگەڵ دهۆک و لەگەڵ هەولێریش و چالاکوانان و هاوڵاتیان بەڵێنی هەماهەنگیان پێداوین و ڕایانگەیاندووە کە هاتوونە بەرەی خەڵک بۆیە ئێمە پێمان وایە کە سەرتاسەری دەبێ و لە ئەگەری ئەوەش کە دەسەڵات لە ناوچەیەکی دیاری کرا و فشار کاتە سەر هاوڵاتیان بۆی ئەم چالاکیە لە شوێنێک حەسەر بکرێ ئێمە وەکو بەرەکە هەڵوێستمان دەبێ و هەڵوێستی مەدەنی زۆرتون دەکەین بۆی کە داوای ئازادیش بکەین بۆ ناوچەیە کە هەوڵی سەرکوتکردنی دەنگی ناڕازی دەدات. باشە بەڕێز ئاوات ئایا چین و توێژەکانی باشووری کوردستان هەر لە مامۆستایان فەرمانبەران کە سوکاری شەهیدان و کەمەندامان تەواوی چین و توێژەکان لەم بەرەیەدا بەشدارن یاخود چەند لایەنێکی دیاری کراوە؟ نەخێر ئەوەی کە جارێ هەر بوونەتە ئەندامی دەستەی بەڕێوەبردن پێشمەرگەی دێرینی تێدایە کەمەندامی سەنگەری تێدایەوە کە سوکاری شەهیدانی تێدایە مامۆستای تێدایە مامۆستای زانکۆ و دانیشگای تێدان خەڵکی کاری ناوبازاری تێدایە ئەندازیاری تێدایە سەرجەم چین و توێژەکان نوێنەریان هەیە لەم دەستەیە بۆیە ئێمە چاوەڕێ دەکەین ئەم بەرەیە بتوانێت سەرکەوتن بەسەر بەرەی سیستەمدا بەدەست بهێنێ و تەمەنا دەکەین کە دەسەڵاتدارانەوەی ئەوڕۆ دەسەڵاتیان بەدەستدا بیر لەوە بکەنەوە کە کارێک نەکەن ئەم بەرەیە ناچار بکەن کە فشارەکان زۆر تووکە بەبەستم فشاری مەدەنیە چونکە دیارە خەڵک زۆر ناڕازیە و خەڵک. باشە بەڕێز ئاوات من دوایین پرسیارم لە جەنابتان ئەوەیە ئایا هیچ ئومێدێک هەیە بە دامەزراندنی ئەم بەرەیە حکوومەتی هەرێمی باشووری کوردستان هۆشێک بەخۆیان بێنێتەوە و دەست بە چارەسەرکردنی ئەم قەیرانانە بکات لە باشووری کوردستان؟ سەبارەت بەوەی کە ئێمە مخاتەبەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەینەمە وەکو سەرەتایەکە ئێمە لێرە ڕاگەێنین ئەگەر بەزووی وەڵام نەدەنەوە ڕەنگە داواکاریەکانی خەڵک لە دەرەوە حکوومەتی هەرێم تێ بپەڕێنێ و داوای شتی تر بکرێ بۆیە ئێمە جارێ وەکو سەرەتا مخاتەبەیان دەکەین و دەنا هەموو بەرەکە لەوە تێپەڕیوەکەم ئەم حکوومەتەوە ئەم حەزبانەی کە بەشدارن لە حکوومەتەکە توانای چاکسازیان هەبێ و ئێمە پێمان وایە ئەمانە چاکسازیان پێ ناکرێ ئەمانە پاکتەری شکستی ئەم ئیدارەیەن بۆیە ئێمە چاومان لەوە نییە بەڵام لە ئێستا وەکو فشاری مەدەنی فشاریان لێ دەکەین ئەگەر نا هەموو ئەگەرەکان لە بەردەمی ئەم بەرەیە هەموو ئەگەرە مەدەنیەکان لە بەردەمی بەرەکە کراوە. باشە بەڕێز ئاوات حەسان یەک لە ئەندامانی دەستەی بەرەی گەل زۆر سپاس بۆ بەشداربوونت لە باشووری کوردستانەوە ئێوارە.